سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بن بۆوانەیەکی نوێ لە کۆرسی نێتوۆرک+. لەم وانەیە باسی پرسنڵ ئەریە نێتوۆرک دەکەین کە ناسراوە بە تۆڕی ناوچەی کەسی با پێکۆ بزانی پێناسەی چییە و هەروەها چ تەکنەلۆژیایەک بەکارهاتووە لەم جۆرە تۆڕە و چە نمونەمان هەیە. با دەست پێ بکەین بە پێناسەکەی. تۆڕی ناوچەی کەسی پان تۆڕێکی بچووکە کە بۆ پەیوەندی نێوان ئامێرەکانی نێزیک لە یەک بەکارهێنەر داوەشراوە. ماودای پان بە شێوەیەکی گشتی چەند مەترێکە. ئەمە شوای کردووە کە گوجاو بێت بۆ بەستنەوەی ئامێرە کەسەیەکانی وەک مۆبایلە زیرەکەکان و تابلێتەکان و لاپتۆپەکان. تەواان نووسراوەکە ئاسانە، دەتوانێت لی تێوەگەی وهروەها لە ناوەکەیدا دیارە ئەم تۆڕە کاری چییە. ینی بۆ نمونە وەک تۆڕی میترۆپۆلیتن ئەریە نێتوۆرک نییە تۆڕی شار کە تۆ دەبێت لە جۆری تەکنەلۆژیای بەکارهێنانی ئەم تۆڕە تێوەگەی. نەخێر، ئەمەیان زۆر ئاسانە. بۆ ئاسانە چونکە ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆمم بەکارمانهێناوە، بۆیە پێ دەڵێم ئاسانە. با ئێستا باسی ئەو خاڵانە بکەیت کە زیاتر لەو پێناسەی تێبگەین. تەڵعام تاکو لەم شێوازەی تێبگەین دەبێت ئێمە باسی خاڵەکان بکەین، لەم پێناسەکەش ئاسان دەبێت بۆت. لێرە چەند خاڵێکی سەرەکی سەبارەت بە پانەکان دەخینەوە. ئەو خاڵە سەرەکیانە پێناسەی پانە. باشە، وەک مەودا بە شێوەیەکی ئاسایی دەمەترا. کەواتە لە جۆرەکانی تری تۆڕەکان وەک مان، وەلان، وەوان، ئەو جۆرانە کە گوتمان میترۆپۆلیتن ئەریە، لۆکەڵ ئەریە نێتوۆرک، واید ئەریە نێتوۆرک، ئەوانە گوتمان لە کیلۆمەترەوە دەست پێ دەکات تاکو هەزاران کیلۆمەتر. باشە، بەڵام ئەوەیان لێرە پێت دەڵێ بە شێوەیەکی ئاسایی دەمەترە. جاتۆ سەیری قەبارەی فەرەوانی ئەم تۆڕە بکە. مەبەست ئاسانکاری دەکات بۆ پەیوەندی نێوان ئامێرە کەسەیەکانی بەکارهێنان لە نێوان ئامێرەکان و ئینتەرنێت. کەواتە مەبەستی ئەم تۆڕە چییە؟ ئاسانکاریە بۆ بەکارهێنەر. ئەو تەکنەلۆژیانەی کە بەکاردەهێنێت بلوتوث زۆر جار بۆ پەیوەندی بێوایر لە نێوان ئامێرەکانی وەکو مۆبایلە زیرەکەکان و هێدفۆن و کاژمێرە زیرەکەکان بەکاردێت. کەواتە ئێمە زۆربەی کاتێک مۆبایلمان دەبێت، هیدفۆنمان دەبێت، هیدفۆنی بێوایر و هەروەها ئامێرە زیرەکەکانی تر وەک لایت، ئەو گڵۆپانە کە خاصەتی بلوتوزیانی تێدایە و زۆربەی ئامێرەکانی تر کە سپیکەرەکان بۆ نمونە کە بلوتوزی تێدایە، ئۆتۆمبیلەکان، تاکو ئاسانکاری بکات بۆ بەکارهێنەر. ئایا ڤیدیۆ بنێرێت، ئایا دەنگ بنێرێت بۆ ئامێرەکە یاخود فایل بنێرێت بۆ ئامێرەکە، ئەو تەکنەلۆژیایە بلوتوث مەبەستی ئاسانکاریە بۆ بەکارهێنەر. باشە، ئەوەیان دەکەوتە بەشی تۆڕک، دەکەوتە بەشی تۆڕی ناوچەی کەسی کە پێی دەڵێن پێرسنڵ ئەریە نێتوۆرک. بینە سەر تەکنەلۆژیای دووە، ژێر سوور IR. تەبان زۆرێکە لە تیشک مەودای، یعنی لە ڕووی تیشکەوە زۆر کەمە کە بە چاو نابیندرێ، بەڵام تەکنەلۆژیایەکی کۆنە لە کۆنتڕۆڵەکان و ئامێرەکانی تردا بەکاردێت. وەک زۆربەی ڕیمۆتەکان دەرببینن شوێنێکی ترایە وەک لایتە، بەڵام بە چاو نابیندرێ. ئەوەیان ئەو تیشکەیە کە لێ دەردەچێت بۆ ئامێرەکە تاکو کۆنتڕۆڵی بکات. و هەندێک لە مۆبایلە زیرەکەکانی ئێستا ئەو جۆرە تەکنەلۆژیایی تێدایە کە لە مۆبایلەکەی خۆیەوە دەتوانێت کۆنتڕۆڵی سپلیتەکان بکات، کۆنتڕۆڵی لایتەکان بکات ئەگەر خاصیەتی ریمۆتی تێدا بێت لە ڕێگای ئەم جۆرە تەکنەلۆژیایە. بینە سەر تەکنەلۆژیای سێیەم کە پێی دەڵێن NFC، پەیوەندی مەیدانی نێزیک، پەیوەندی مەودای کورت بە شێوەیەکی گشتی بۆ پارەدانی بێبەرکەوتن و گواستنەوەی زانیاری بەکاردێت. کاتێک جۆرێک هەیە لە جۆری پارەدانە لە ڕێگای NFC، تەنها مۆبایلەکەت ئەگەر ئەو خاصیەت و تەکنەلۆژیایی تێدا بێت، کاتێک نێزیکی دەکەی بە ئامێری دوکانەکە یاخود ئامێری ڕێستۆرانتەکە، ڕاستەوخۆ پارەکە دەدرێت. ئەوەیان زۆر بەکاردێت لە دەوڵەتە ئەوروپیەکە، کاتێک زۆربەی میترۆ و ئەو شوێنانەی کە بەشی گواستنەوە و بەشی پارکینگ و ئەوانن بە NFC پارەکەی دەدەن، ڕاستەوخۆ کاری لەسەر دەکرێت. بەڵام وەک گوتمان ئەوانە تەکنەلۆژیانە، هەندێک مۆبایل هەیە تێدایتی، هەندێک مۆبایل و هەندێک ئامێر ئەو تەکنەلۆژیایی تێدانە. با بینە سەر چوارم کە گرنگە دەبێت بیزانی. USBش دەکەوێتە بەشی تۆڕی ناوچەی کەسی پرسنڵ ئەریە نێتوۆرک.
بۆ بژاردەیەکی وایریشە کە لە پانەکاندا باو و ئاساییە کە ڕێگە بە پەیوەندی ڕاستەخۆی ئامێرەکان دەدات. کاتێک تۆ چەندین وێنەوە ڤیددیۆی زۆرت هەیە لە مۆبایلەکە دەتەوێت ڕابتی لاپتۆپ بکەیت، بەڵام تۆ بە بلوتوس کاتێکی زۆری دەوێت و هەروەها هەندێک جار فیلەکان دەگوازرێتەوە و هەندێک جار ناگوازرێتەوە. بەڵام تۆ لە ڕێگای USB تۆڕێکت دروست کرد لە نێوان مۆبایل و لاپتۆپەکە تاکو زانیاریەکان نەقل بکەیت. ئەوە تەکنەلۆژیەکانە کە لە پێرسنۆل ئەریە نێتوەرک بەکاردێت. بە شێوازێکی کورت کە دەبێ بیزانی USB بلوتوس تیشکی ژێرسوور کە گوتمان پێی دەڵێن بە ئینگلیزی بە کوشتراوەی IR یاخود پێی دەڵێن ئینفێرت ئۆر زیگبی. ئەو زیگبیە چییە؟ ئەوەیان لە کۆتاییەکەی مۆزوعەکەی ڕاستی بابەتە چی دیکەیە ئەگە باسی دیتێلزی ئەوەتان بۆ بکەم، بەڵام ئەویش تەکنەلۆژیایەکە وەک تەکنەلۆژیای بلوتوس، وەک تەکنەلۆژیای گواستنەوە بێوایر، گواستنەوەی زانیاری و کۆنتڕۆڵکردنی ئامێرەکان بێوایر. بابێنە سەر نمونونەکە هاوکاتکردنی داتا لە نێوان مۆبایلە زیرەکەکان و کاژمێرە زیرەکەکەت. کاتێک تۆ مۆبایلە زیرەکەکەت سمارتفۆنەکەت ڕەبتی سەعاتەکەت دەکەی، ئەوەیان پێرسنۆل ئەریە نێتوەرکە. تۆڕەکەت دروست کرد تۆڕێتی کەسی لە نێوان فۆت و سەعاتەکەت. بەکارهێنانی هیتفۆنی بلوتوس لەگەڵ لاپتۆپم هەیە، هیتفۆن دەکەمەگوێم لە ڕێگای بلوتوسەوە ڕەبتیان دەکەم بێوایر. ئاوا تۆڕێک دروست کرا تۆڕێکی کەسی نێوان خۆم و هیتفۆنەکە. ناردنی فایل لە نێوان ئامێرەکە بە بەکارهێنانی ئێردرۆپ بۆ ئایفۆن یان هاوبەشکردنی فیلەکان بە بلوتوس. پانەکان بەسوودن چونکە فەزای پەیوەندی بێکێشە و کەسی تایبەت لە دەوری بەکارهێنەر دروست دەکەن، زۆر جار بە کەمترین ڕێخستن. هەر تەکنەلۆژیایەک مەودای کەمبی دەکەوێتە بەشی ناوچەی کەسی. تەکنەلۆژیەکان گوتمان USB بلوتوس تیشکی ژێر سوور کە گوتمان لە ریمۆنتەکان و ئەو شتانە بەکاربێت و زیگبی کە تەکنۆلۆژیەکی تایبەتە بۆ کۆنتڕۆڵکردنی ئامێرەکان. خۆشەویستان و ئازیزان گەیشتنە کۆتایی ئەم ڤیدیۆیەمان، هیوادارم سوتان دیوەرپرتە بێت و تێگەیشتن لە پێرسنۆل ئەریە نێتوەرک تۆڕی ناوچەی کەسی چییە. ئەتان بینمەوە لە ڤیدیۆیەکانی تر. خوداتان لەبێت.